شازادەی بەریتانیا و خێزانەکەی بەردەوامن لە سەردانەکەیان بۆ ئوسترالیا و ڕۆژی سێشەممە سەردانی باخچەی ئاژەڵانی تارۆنگایان کرد لە سیدنی. هەردووکیان بەڕسمی پەیمانگای تارۆنگای زانستی فێربوونیان لە باخچەی ئاژەڵاندا کردەوە. هەروەها بەشداریان لە ئاهەنگی سەرۆکی حکوومەتی هەرێمی نیو ساوت وێڵز گلادیس برجیکلیان کرد. شوێنەکە لەلایەن خانم مێگان کرایەوە و بەر لەوەی شازادە هاری پەردە لەسەر یادکردنەوەی بۆنەکە لا بدات. هاری ستایشی زۆری باخچەی ئاژەڵانی تارۆنگای کرد و گوتی هەموو باخچەکانی ئاژەڵانی جیهان پێویستە لە شوێنێکی وەک ئێرەوە فێری وەرگرتنی زۆر شت ببن. دیارە کە تۆ هەموویت خود کردووە لە باخچەکانی ئاژەڵانی سەدەی 21دا دەبێ هەموو شتێن نێفکرێتەوە هەروەک ئێستا دەکرێت پێدەچێت ئەو باخچەیە پێشەنگ بێلەوەدا. هەروەها شازادە و خێزانەکەی لەلایەن دوو منداڵی بچووکەوە گوڵیان پێشکەش کرا.